ئەمە لەگەڵتانە بەردەوامە بین ئەچینە لای تەورێکی تری پرۆگرامەکەمان کە تایبەتە بە دروستکردنی خان و باڵەخانەکان و بۆ دیزاینکردنیان. ئێستا بینی ساڵ بە ساڵ جیهان لە پێشکەوتنایە، تەکنەلۆژیا هاوکارێکی سەرەکیە، وەزایی دەنەوەی کە لەگەڵ ئەوەی کۆمەڵێک لە ئەو کەسانی کەیانەوێت بە شێوەیەکی ئەکادمی زیاتر لەم بوارانەیە خۆیان ببینەوە بتوانن بە شێوازێکی باشتر و دیزاینێکی باشتر و باڵەخانەیەکی باشتر کارەکانیان جێبەجێ بکەن. ئێمەش ئەوەی کە گرفتە لە نێو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە تا چەند ڕەچاوی بواری تەندروستی کراوە، تا چەند ڕەچاوی ئەوە کراوە بە کوالێتی خان و باڵەخان و شوێنەکان دروست بکرێت، تا چەند ڕەچاوی ئەوە کراوە کە کەسانی پسپۆر بیرۆکەی باشتریان هەبێت لە دروستکردنی بینا و باڵەخانەکاندا، تا چەند ڕەچاوی ئەوە کراوە کە هەر بەشێکی ئەم باڵەخانە پێویستی بە تایبەتمەندی هەیە، پێویستی بەوە هەیە کە بە شێوازێک دروستکرێت بۆ ماوەی چەندین ساڵ ئەم شوێنە بمێنێتەوە. ئیتر تۆ بۆ نمونە لە ژوورێکەوە کە کاشی ئەەکەیت و گەشتکاری ئەەکەیت و دیواری ئەەکەیت تا چەند گرنگە هەموو تایبەتمەندیەکانی تیاابێ، هەم بۆ سەرما، هەم بۆ گەرما، هەم ئەم لەوەی تەڕەشوعی نەبێ، هەم لەوەی کە کاشێکە و نەتەقێت. ئەمانە لە وەرزەکانە گۆڕانکاری بەسەرایەکەواتە ئەمە پێویستی بە کەسانی پسپۆڕەیە. بۆ ئێمەش بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میوانداری بە ڕێزێکمان کردووە کە توانێتی لە دەرەوەی وڵات بڕوانامەیەک بەدەستبێنێت لەو بارێکە خۆی حەزی کردووە، خۆی توانێتی تیا ببینێتەوە کە ئێستا هاتۆتەوە بە یەکجاری لە شاری سلێمانی نیشتەجێ ئەبێ کە بتوانێت گۆڕانکاریەک لە نێو باڵەخانە و بیناکانە بکات بەو شێوە ئەندازیاری کە خۆی پسپۆڕی تیا بەدەستێنەوە. ئێمەش ئەمڕۆ گفتوگۆ لەسەر کۆمەڵی بابەتەکەین کە تایبەتمەندیەکانە بێت چۆن بێت و ئەو کەسشی کە ئیشەکات ئەبێ خۆی تایبەتمەندیەکانی چۆن بێت، چی پێویستە لەگەڵا بێت. ئەمانە هەمووی کۆمەڵی پێداویستین کە پێویستە لە بیناسازیە هەبێ. ئێش بەڕێز کاک بابان عوسمانەوە وەک پسپۆرە لە بواری دروستکردنی بینا و باڵەخانەکانتە کە بە ڕێزانە سا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. کاک بابان زۆر بەخێر بەیانی سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر. ئێمە سەرەتا دەستخۆشیت لێەکەین. سپاس بۆی کە بڕیاری گەڕانەوە یەکجاریداوە و بتوانانی لێرە زیاتر خزمەتی خۆت بکەیت. دروستکردنی بینا و باڵەخانەکان با سەرەتا بەر لێ بچین لایەوەی پێداویستیەکان چیە، چەند گرنگە بە شێوەیەکی ئەکادمی لە هەموو بوارەکانیە بتوانی تۆ بۆی بخوێنیت یاخو بڕوانامیت یا بەدەستبێنی بۆی کە بە باشی کارەکەت جێبەجێکەی. بەڵێ لە ڕاستیە دروستکردنی خانوویەک یا کاری بیناسازی پێویستی بەوە هەیە وەکو دروستکردنی مرۆڤێک بیری لێ بکرێتەوە. بۆ لەبەر ئەوەی جێگای ژیانی ئێمە پەیوەندی ببورن پەیوەندی بە تەندروستی ئێمەوە هەیە. تەندروستی ئێمەش لە ناو خانوویەکی تەندروستە پێویستە. ئەم خانووە کە ئێمە تیاژین، ئەم جێگایە ئەم ماڵێک کە ئێمە تیاژین تەندروستیەکانی کۆمەڵێک لایەنی گرنگن. بۆ نمونە نەبوونی شێ، هەبوونی شێ کێشەیەکی زۆر زۆر گەورەیە. هەبوونی شێ ئەبێتە هۆی دروستبوونی کەڕ و نەبوونی هەوا گۆڕچێ ئەبێتە هۆی نەمانی هەوای پاک لە ماڵەکەدا و تێکچوونی تەندروستی خانووەکە و تەندروستی مرۆڤەکان کە لە ناو ئەو ماڵەیەژی. و دوای ئەوە گرنگە بۆ نمونە تۆ کارەبایەکی سەلامەت لە ماڵەکەتە هەبێ، ئەو ئاوڕێکی سەلامەت لە ماڵەکەتە هەبێ. ئەمانە هەمووی پێیوەستن بۆ ئەوەی کە تۆ لە لە جێگایەکی تەندروست لە خانوویەکی تەندروستە ژیان بکەیت پێویستە ڕەچاوی هەموو ئەم خاڵانە بکەیت کە ئێمە دواتر یەک بەیەک ئەو خاڵانە شێوازی دانانیان، شێوازی دروستکردنیان، شێوازی جێبەجێکردنیان، شێوازی گرنگیان لە ژیانی ئێمەیە باس ئەکەین. باشە کاک بابان جەنابەت بۆ ئەمە و بۆ ئەم زانیاریانە خوێندوتە لە وڵاتی سوید و تەنانەت باجێکی شەدوەرگرتووە کە وتت نیشانی هەر خاوەن ماڵێکی بیت ئەزانێت کە تۆ کەسێکی لە بوارەکە ڕاهێنانت پێکراوە. یەکەم جار باجەکەمان نیشان بە ئەوەی کە بۆ ئەوەی کەسێک وەستا بێت لەم بواری جەنابتا لە وڵاتێکی ئەوروپی ئەبێ بۆ نمونە چ کۆرسێک چ ڕاهێنانێک ببینێ. بەخۆی لە ڕاستیە ئەم باجەی کە ئێستا بە منە ئەمە دیپلۆمێکە کە من زۆر هەوڵ کۆشمیاوە هەم لە بوارە یاساییەکەی وەکو پارێزەرێک خوێندومە، هەم لە بوارە ئەندازیارەکەی وەکو ئەندازیارێک. ئەبێ هەردووکی بخوێنێت یان جەنابەت حەزی خۆت بووە؟ نا هەردووکی. بۆ لەبەر ئەوەی لەوێ دوو یاسا هەیە. یاسایەک کە لە ڕێگای یاساییەوە تۆ کارەکانت جێبەجێەکەی
دووەمیان لە ڕێگای ئەندازە و ئەندازیاریەوە کارەکان جێبەجێ باشە بۆ ئەمە پێویستە تۆ کە ئەبی بە خاوەنی کارەبی بە خاوەنی کۆمپانیایەک بەڕێوە ئەبێت ئایا ئەو کۆمپانیایە کەسێک کاری تیا بکە یا زیاتر لە چەندین کەس کاری تیا بکە تۆ پێویستە وەکو بەرپرسی یەکەمی ئەم کۆمپانیایە کارەکانی خۆت بەو دوو شێوەیە تاقیکردنەوەکانت خوێندنەکانت لەسەر ئەو دوو بوارە بە تەواوی جێبەجێ بکەی و دوای ئەوە لە دوو تاقیکردنەوەی زۆر قورسە کە 42 پرسیار لە ماوەی 45 خولەکە ئەبێ وەڵام بیتەوە ببورە 22 پرسیار لە ماوەی 45 خولەکە وەڵام ئەیتەوە ئەبێ 20 پرسیاریت وەڵامی ڕاستت یابێتەوە بە مەرجە کۆمپیوتەر دوو وەڵامیش لا ئەبا و تۆ ئەبێ کار زۆر بکەیت لەسەر ئەوەی کە ئەو پەرمانی لە بەردەستایە تقریبا نزیکی بە هەردوو کۆشەکە یا بە هەردوو ئیمتیحانەکان نزیکی 1800 لاپەڕەیە. ئێستا بۆ ئەم بڕوانەمانە کە جەنابەت بەدەست هەنا چەندە کاتی خایان بەڕاهێنان و تاقیکردنەوە هەموویەوە لە ڕاستیە من ئەتوانم بڵێم لە ماوەی 4 مانگە توانیمە جێبەجێ بکەم. باڵێ باشە لەگەڵ ئەوەی کە بەم شێوازە تۆ خۆت بۆ ئامادە کردووە و تایبەتمەندیەکانێ وەرگرتووە لە نێو خانوویەک و باڵەخانەیە کاوەری بەڵێ ئەمە تۆکو ئەندازیارێک یا خۆکو جێبەجێکارێکیش کارەکەی لە نێو باڵەخانەکانە وەکو جێبەجێکارێک وەکو دیزاینەرێک وەکو دیزاینەر ینی بۆ نمونە بۆی ئێمە لای بینەرەکانمان ڕوون بێ کەسێک ئێوێ خانوویەک دروستکات بەڵێ بەڕێستانە توانن هەر لە سەرەتایی بناغی ئەم خانووە لەگەڵ ئەم کەسەیابن کە بە شێوازێکی تایبەت هەم نەخشەی هەبێت هەم دیزاینێکی جیازی هەبێ هەم تایبەتمەندیەکانیشی بۆ بکەیتە نێو خانووە چکە بۆ نمونە ئێستا چەندین تایبەتمەندی هاتوواڵێ بۆ نمونە شوشەی ژوورەکانت لەوانەیە بە شێوازێکدا برێت دەنگی دەرۆنێت بۆ سەرما و گەرمان پارێ ئەمە بوو نمونێ یان لە جۆرە کاشێک هاتۆ بە شێوازێکدانرێ هەر چوار وەرزەکە گرفتی نەبێ یاخو بۆ مشتەمەلات بۆ حەمام و بۆ تەوالێت و بۆ کۆمەڵێک بابەتی کە بەردەوام لەوێ ئاو هەیە کۆمەڵە تایبەتمەندیان تێکردووە کە هیچ گرفتێ بۆ خانوە دروست نەبێت ئەمە کۆمەڵێ نمونە ئێوە چۆن دەتوانن کە شێوازی و دیزاینیشی نوێیان بەم کەسانە بناسێنن خۆی شێوازی دروستکردنی خانوو لە وڵاتێک بۆ وڵاتێک تر جیاوازیە لە کۆمەڵێک وڵات زۆر گرنگی پێئیرێ بۆ لەبەرەوەی کە پێشتر باسمان کرد تەندروستی مرۆڤەکان جێگیر نەبوو ئیشکارەکانیشیان لە دەرەوە وەکو کارمەندێک ناتوان جێبەجێ بکەن لەو وڵاتە پێشکەوتوانەی وەکو سوید بۆ نمونە ئەوان بۆیان زۆر گرنگە کە ئەم کارمەندە ئەم کرێکارە تەندروستیەکی باشی هەبێ بۆی بەردەوام بە ئیشەکەی بە بۆیە کۆمەڵێک یاسا جێگیر کراون کە ئەم یاسایانە پێویستە پەیڕەو بکرێن بەداخەوە لێرە لە دروستکردنی خانوبەرەیە یاساکان جێگیر نەکراون تەنیا ئێمە شتێک ئەبینین لە کۆنکرێت دروست کراوە ناوی خانووە هیچ سیمایەک یا بەشێک لە خانوەکان سیمایان جوان نییە بەشێکی زۆر ئەتوانم بڵێم لە 180 خانوەکانی ئەم وڵاتە تەندروست نین لە چ ڕۆیەکەوە ئەو خەلالانی کە بۆ خۆت زیاتر بۆ نمونە لێرە شێوازی دروستکردنی بناغی ئەمە پێویستە لە بناغەوە دەست پێ بکەین پێویستە بناغی ئەم خانووە کە ئێمە دروستیەکەین ئەم خانووە پارێزراو بێ لە شێ پارێزراو بێ لە ئاو لە ژێرەوە یەکێک لەو کارە گرنگانەی کە لە بناغی خانووەکە ئاکرێ ئەبێت تۆ زەوی و خانووەکە لە یەکتری جا بکەیتەوە لە ڕوتوبە لە شێ لە سوید چەند شێوازێکەیە کە کاری پێکەن بۆ نمونە لەوێ یان ئەرزەکە تەختەکەن جوان ئەیکوتنەوە بە دەستگای تایبەتی ئەو شوێن پسپۆڕی شارەزایەن زەویەکە ئەپشکنن ئەگەر بێت و ڕۆچوون هەبێ بەر لەوەی بناغەکە دروستکەن ڕۆچوونەکە چارەسەرەکەن دوایەوە کە ڕۆچوون چارەسەر کرا دوایەوە پشکنین بۆ زەویەکە کرا ئەمان یان ئەرزەکە
تەختەکەن ئەیکوتنەوە دوای ئەوە بۆ نمونە مادەیەکێ لەوێ وەکو چەی خۆمانە ئەیکەنە ژێرەوە ئەم چەوە ئەیکوتنەوە ئاوێکەن بەسەرا ئەگە پێش چەوەکە فەرشێک دائەخەن ئەم فەرشە ناهێڵێ هیچ جیا و هیچ سەوزایەک و هیچ شتێک بێتە ناو ئەم چەوە ڕێگر ئەبێ تقریبا نزیکی 1 مەتر لە بۆ دەروی خانووەکە ئەماکەن باشە دوایی کە چەوەکەیان دانایەن لمێکدانێن بۆ 5 سانتیم 20 سانتیم چۆدانن لەگەڵ 5 سانتیم لەم دوای ئەمایان ئەوژە کوتنەوە سافی ئەەکەن یەکێک لە هەر کارە گرنگەکانی دروستکردنی خانوو بریتە لەوەی کە تۆ ئەم خانووە گۆشەکانی 100 گۆشەی تەواوەتی بن و دوای ئەوە تەرازوو بە تەواوەتی دەستێکی باڵای هەبێ لە ڕێکی بناغی خانووە تەرازویەکیش پێ ئەگەر زۆر باشە من ویستم بە هاوکارانم بڵێن کە هەستین وی هەندێک لەو کەلوپەلانەی کە کاکبابان هێنایەتی لەگەڵ خۆیان توانی قسەی لەسەر بکەین سەحرەگە تۆ شەستی کاکبابان بۆی حەزم گرەستێ دەر لە جلوبەرگەکانی خۆیەوە ئەبینی کاوکارانم بتوانن پیشانی بن کۆمەڵە تایبەتمەندی هەیە کە هەم لە پانتۆڵەکەی تایبەت بۆ ئیشە پێڵاوەکانی و ئەو پێداویستیانەشی کە پێویستە ئەمەی کە تۆ بە شێوەیەکی کاتمی بۆ خوێن دووتە تا چەند وەکو تۆڵی سەلامەتی بۆ کەسەکانی کە ئیشیشەکەن گرنگی پێدرێ جلوبەرجی تایبەت پێداویستی پێڵاوی سەلامەت ئەمانە چۆن گرنگی پێدرێ خۆی لە ڕاستیە چۆنە ژیانی ئینسان بۆ من ژیانی ئینسان گرنگ نییە یاسایەکەیە تەندروستی منە پارێزێ گرنگەوەی من خۆم تەندروستی خۆم پارێز باشە گرنگ نییە قوتابخانەیەک من فێری تەندروستی خۆم بکە گرنگەوەی من خۆم خوێندنەوەم لەسەر تەندروستی خۆمە بە شێوازێکی باش گەنجێتیم بێڵمەوە بە شێوازێکی باش تەندروستیم ڕابگرم بە شێوازێکی باش بتوانم جەستەم نرخ و بەهای پێ ببەخشم بۆ ئەوەی کە بتوانم زۆرترین سوودم پێ بگەێنێ چەندانە هەنە کە زەحمات بن یاساکە هەمووی ڕێکە خاتە زۆر جارم بینی ئێمە لە باڵەخانەکانی خۆمانە بەداخەوە ئەو کرێکارە بەڕێزانە زۆر جار پێمانەگاڵێ لە بینایە کەوتە خواردن شتێکی بەرکە و ئازارێکی پێگەژیان جلێکی باشی لە بەرانە بوو کەم پێداویستیانێن کە ئەو نەیپۆشکە بن بۆ پرسیارم ئەمە چەند گرنگە بیکەن خۆی لە ڕاستیە زۆر گرنگە زۆر گرنگە ئێمە ڕەچاوی ئەو شتانە بکەین کە سەلامەتیمانە پارێزن بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر دیقەت بین ئەمەمان هەیە ئەمە کۆپەیەکە ئەکرێتە جۆ بەم شێوەیە ئەمە بەکاری نایەنی بەم شێوەیە دوایی بەم شێوەیە بەکارێنیت ئێستا من زۆر کەم جۆم لەوەیە ئەگەر قسە بکەن دەنگەکە ئەوە نەکە بەبێ لە کاتی بەکارهێنانی مشار یا ئامێرێکە دەنگی زۆرە جوچکەمان ئەپارێزێ لەوەی کە توش زیانی بەرنەکەوێت دوای ئەوە ئەمە خاصێتێکی تریە بەما توانی وڵامی تەلەفۆنەکەت بیتەوە ئیشەکانی خۆت بکەیت بەبێ ئەوەی مەترسی ئەوە دروست بێ دەست بکەوێتە ژێر مشارێک یان دەست بکەوێتە ژێر شتێکەوە کە تۆ لە کاتێکا خەریکی ئەوی بە دوای تەلەفۆنەکە سەرقاڵ نەکە و دوای ئەوە ئەمە توانێت بەکاربێ لە ناو پرۆژەیەکە توانین بەکاربێت لە ناو پرۆژەیەکە چەندین کەس بە بێتەل قسە لەگەڵ یەکتری بکەن یانی پەیوەندیتانە پەیوەندی هەبێ لەبەرێ ئەمە تا 8 کەناڵی تایە تۆ تا 8 کەناڵە توانی لای خۆت ئەم 8 کەناڵە پەیوەندیت هەبێ لەگەڵ هەموو کەناڵەکانە بۆیە ئەمانە شتایەکن کە ئێمە ئەپارێزن کارەکەش ئاسانەکە و تۆ چەند خۆشە بیرم چ ئەو بڵێم ئەمە ڕادیۆی تایە ڕاست ئەمە تۆ توانین لە بەیانی و تا ئێوارە جۆر لە ڕادیۆ بگری بۆی بێتاقەت نەبی گوێگرتن لە ڕادیۆیەکێکە لەوانەی کە و زۆر توانایەکرد پێ بەخشە کاتی کارکردنە بێگومان لانی دەرونی کەسەکە زۆر باشە باسی ئامێرەکانی تریشمان بۆ بکەی ئەژنۆش هەر ئەم ئسفنجەمان هەیە لە ناو ئەمێ ئەژنۆیە ئەمە کە دائەرێ ئاوە تۆ لە بەیانی و تا ئێوارە ئەتوانی لەسەر ئەژنۆ ئیش بکەیت بەبێ ئەوەی زیان بگات بە ئەژنۆ بە پشتە گەورەترین کێشە لە وڵاتی ئێمە خەڵکان ڕێزم هەیە بۆ ئەو هەموو کرێکارێک بۆ هەموو وەستایەک بۆ هەر کەسێک بەڵام خەڵکان ئاوا ئیش ئەەکەن ئەمە زیان بە ئەژنۆ ئێماگەێن بە پشتێک زیان بە پشتمانەگەێنێ زووتر ماندوو ئەبین ناتوانین ئیشکارەکانمان جێبەجێکەین تۆ کاشیەک بۆ نمونە ئاوا دایبنی باشترە یا ئاوا دایبنێ دۆڵاوێک ئاوا بیبەستی باشترە باشاگە تۆ لە سوید ئەمانەت پێ نەبوو کەرەستەکان بە تەواتی پێت نەبوو غەرامە ئاکرێت کەسەکە لە ڕۆی یاساییەوە لە ڕێگای یاساییەکەی و بڵێ بۆ نمونە تۆ لە پرۆژەیەکە ئیش ئەەکەی ئەم پرۆژەیە ترسی کەوتنە خوارەوە هەیە
بله. تۆ نابێ بچیتە ناو پرۆژەوە بێ کڵاوی سەلامەتی ڕاستە. تۆ نابێ بەبێ ئەمە ئیش بکەیت تۆ مهمترین شت دەستکێشە ئەم دەستکێشانە دەستەکانی ئێمە ئاپارێزێ لەوەی کە زوو تێک نەچن مادەی کیمیایی و شتە مادەی کیمیایی زیان دوای بەکەس ئەوە دەکەن. ئەو شتێک کە بەدەستمانەوە لە هەڵخلیسکان ئەپارێزێ بەدەستمانەوە ڕاستە. ئەتوانم من تاکی زۆر باشە. ئەسێتکێش ئەگەر باسێکی ئەم کەلوپەلانەی کەمان ئەم کەلوپەلانە بۆ نمونە ئەمە قەڵەمێکی ڕەساسە کە ئەتوانین ئەمە کە ئیشارەتێکمان هەبوو هەر چاومان نەکەین بە قیاس بەمە نیشانەی ئەەکەین دوایی لەمان تێک ناچێ یا بۆ نمونە ئەمانەوە ئێستا لێرە بەداخەوە لە زۆر شوێنە ئەبینی بۆ نمونە شوێنی بۆڕیەک لە کاشەکەیە بە جۆرێک کردویانە کە ئەو پارچەیە کە هەیە دای پۆشە دای ناپۆشە لەبەرەوەی ئەوان هاتوون ئەو شوێنی بۆریە بە کۆسرە کردویانە بە بەرینی تایبەتی نەکراوە کە ڕێک بە قیاسی بۆریەکە بێ بەڵێ ئێمەین ئەم قەڵەمە بەکارهێنین لە دەستنیشانکردنی هەموو سنتەری بۆریەکان لە سنتەری هەموو ئەو دار و بڵین ئەو ڕێگل و ئەو جیپس و ئەو شتانەی کە ئێمە هەمانە بۆ ئەوەی کە ئیشەکەمان ئیشێکی ئەندازەیی بێ باش تەرازوویەکیشە پێوایە بابان تەرازوەکەشمان پێ نیشان بیت و ئەو ئامێرەی تریش کەوتت بۆ پێوانەکردنی دووری ئەبێ ئەم تەرازۆمان هەیە ئەمە تەرازوویەکی دیجیتاڵیە کە ئێستا لە ئەوروپا زۆر باوە ئەم تەرازوو دیجیتاڵیە ڕادەی بەرزیونزمی سلۆپی ئاومان بۆ دیاری ئەکا کە چەند میلیمەترمان هەیە لە حەمامە بۆ لەبەرەوەی کە حەمامێک دروست دەکەین ڕادەی خواری یا ڕادەی لێژی ئاو بۆ ناو منهۆڵەکە بۆ ناو گەلیەکە ئەبێ نەزۆر بێ نەکەم بێ ڕێژەیەکی یاسایی خۆی هەیە کە دوای چەندین لێکۆڵینەوە بۆی دانراوە بە میلیمەتر ئەگەر بێت و بۆ نمونە ڕێژەیەکی زۆرمان هەبێ مەترسی هەڵخلیسکان هەیە لێژێکی زۆر بێ ئەگەر لێژەیەکی کەممان هەبێ مەجای گەڕانەوەی ئاو هەیە بۆ دواوە دەرفەتی گەڕانەوەی ئاو هەیە زیاتر بەدەستەوە کێشەوەمانەوەی ئاوەکەی ئەنجاممانەوەی ئاو دواتر یینە سەرمانەوەی ئاو هەرچەند ئەگەر کاری بیناسازی باس بکەین لەوانە نێ بتوانین بە بەرنامەیە بەدەیان بەرنامەش لەبەرەوەی چێشکانی بیناسازی ئەوەندە زۆرن کە بە زەحمەت ئەتوانین کاتێ مەش هەوڵین کورت و پوخت لەسەر هەری کەوتۆ زانیاری پێشکەشی بنەرانەکە باشە کەواتە ئەمەشتە ئەو ئەمریکیان پێێتەوە بۆ مەودای نێوان ئەمە لە جیاتی ئەوەی کە تۆ بۆ نمونە کرێکارێکی تر لەگەڵ بێ بەمە دووری تا 40 مەتر بەبێ مەتر ئەمە توانی دەستنیشانیکەی باشە ئێستا پێمان ئەڵێ 10 مەتر و 46 سانتیم و 7 میلیمەتر بۆ ئەو دوارەوە بەر واتە زۆر بەدوردیش بە کەس نییە لەو سەرۆکمەترەکە و بۆ بگرێت ئاسنیەکە کە بەرە بێتەوە زۆر ئەمە خۆشەکە لە چیایە درێژی پانی بۆت کۆکاتەوە مەساحەی ئێرە چەند مەتر چوار بۆشەیە ڕاست ئەوە زۆر باشە و کاراسان درێژی پانی بەرزی پێ دەڵێ ئێرە چەند مەتر سێجایە ئەمانە شتایەکی زۆر سادەن بەڵام کاری زۆر گەوراکە زۆر باشە دەست خۆش بێ فەرمودانیشان دەستکێشە لە خزمەتی بەڕێزت بێت ئێمە توانینەوە ماوەی کە ماومانە سەحەر لەگەڵ کاک بابان باسێکی کاری تیمۆر بکەین یعنی بۆ نمونە ئەمەی بەڕێز بۆ نمونۆک و تاکە کەسێک وەکو کەسێک سپۆر کار بکە لە نێو بیناسازیە ئەزانین کە دروستکردنی بینا بە یەک کەس لەوانەیە تۆزی ئەستەم بێ کاری تیمۆرکەیە تا چەند گرنگە کار بە تیمۆرگ بێت و بەم شێوازە ئەندازە یەش کاری تیاکرێت جا بتوانی باڵەخانەیەکی باشە دەستکرێت خۆی لە ڕاستیە کاری بیناسازی ناکرێ بە تەنیا ڕاست ئەبێ بە گروپ بێ بە تیم بێ تیپی تایبەت و ئەبێ لە خاوەن ماڵ یەکێک بێ لەو تیپایە یەکێک بێ لەو تیمە بۆ لەبەرەوەی دوجار خاوەن ماڵەکە بەکارهێنێ ئەندازیار و کرێکار و وەستاکان کە ئیشەکەیان تەواو بوو خانۆکە بەجێڵن بۆیە زۆر گرنگە ئەگەڕێنەوە سەر ئەوەی کە چۆن بناغی خانۆکەمان دروست کرد باشە بەر لە دروستکردنی خانۆکە پێویستە ئەو ئەندازیارەی کە خانوویەکە گرێت بۆی وەریگرێ پێویستە
بە هەموو شێوازێک ڕاو بۆچوونی خاوەن ماڵەکە وەربگرێ و بە لێک تێگەیشتنی هەردووکیان و دوای ئەو بۆ شیکردنەوەی ئەوەی کە ئەگەر بۆ نمونە خاوەن ماڵەکە خۆی نەخشەیەکی هەبێ ئەندازیارەکە پێویستە شارەزایی ئەوەیە بێ کە ئەم نەخشەیە بۆ نمونە هەڵەیەکی تایە ئەم نەخشەیە لە بۆ نمونە هەوای ماڵەکەیە لە ئەو ئاوەڕۆ تێچوویەکی زیاتری ئەبێ پێویستە گۆڕانکاری تیا بکە بۆ لەبەرەوەی دروستکردنی خانوو بەتەنیا خانوویەکی تەندروستی لە 100% نییە خانوویە کە تۆ لە هەموو بوارەکانە تەندروست بێ پارەیەکی کەمی تێ بچێ بۆ نمونە پارەیەکی زۆری تێنەچێ و دوای ئەوە موادێک بەکار بێت کە ئەم موادێکی تەقلیدی نەبێ بۆ نمونە لێرە موادی بلۆک زۆر بەکار ئەهێنن ئەم موادی بلۆکە هیچ کاتێک ڕێگا لە سارد و گەرمی ناگرێ هەمیشە ئەگەر بیت لە خانوویەک تەندروست بکەیتەوە تۆ خانووەکەت دیوارەکانی بە تەندروست دروستکەی هەواگۆڕکەکەی بە حەمامەکەی ئەم شتانەی هەموو بە شێوازێکی تەواو بکەیت تۆ لەوانەیە پارەیەکی زیاتر لە خانووەکەیە سەرف بکەی بەڵام دوجار تۆ سوودەکەت لە دوهاتووە وەرەگریتەوە سوودەکەی ئەوەی کە تۆ لە خانوویەکی تەندروست تاژی و دوای ئەوە تەندروستی خۆت سەلامەتە دوای ئەوە کەمتر پێویستیت بە گەرمی و گەرمکەرەوەی ساردکەرەوە هەیە هەندێک لە کەسەکانش هەیە بۆ منە تووشبووی نەخۆشی ڕەبۆن ئەمانە ئەگەر خانووەکە باش دروست نەکرابێ ئەوەنەی تر بەدەم کێشەکەیانە ئەڕوا جا ئەمە ئینشەڵڵا هەوڵین لە دەرفەتی ترا ئەزیەتی جەنابەت بێن بۆی کە لەسەر ئەم خاڵە ئەندازەیانەش لە ماڵا قسە بکەن ئەوەی تەڕەشعە ئەوەی هەواگۆڕکەی هەموو ئەمانە زانیاری زیاتر پێشکەشی بینەرانمان بکەین هەر بە ئەزیەتی دەین ئینشەڵڵا لە بەرنامە داهاتوەکانمانە لەسەر ئەم خاڵانش قساکەین ئەمڕۆ مەجای بەرنامەکە ئەوەنەی ڕاستان کە تەنیا بەداخەوە لەسەر شێوازی دروستی کارکردن بۆ کەسێکە ئیشەکەکات بتوانین زانیاری پێشکەشی بینەرانمان بکەین زۆر بەخێراتنی بەڕێزت دەکەین